بەتەکید طبعاً ئایندەیەکی باشیان هەبێ خوێندکارەکان لێرەوە مەسەلەن فێری ئەوەیان ئەکەن کە دوا ڕۆژێکی باشیان هەبێ بەپێی ئەو ئەزمونەی کە وەریان گرتۆ لە خوێندنگاکەیان و مامۆستای باشیان هەیە دیارە پەروەردەی جوانەکرێن بەڕاستی نمونەن مەکتەبەکە یعنی من پێشتریش مناڵەکانم لێرە بووە بەو شێوەیە هەڵم سەنگانوە و ئێستاش جیاوازتر لە ساڵانی تر بەرەو پێشکەوتوتر ڕۆشتووە ئەم خوێندکارانە دوا ڕۆژی ئێمن دوا ڕۆژی نەتەوەکەمانن یعنی هەر یەکێک لەمانە کە ساڵانە ئەم خوێندنگایە نەتیجەی باشی هەیە دایمە لە مەسەن لە کولیە بەرزەکان بە تایبەتی ئێستا کە سەیرانەکەی هەمووی بابەتەکان هی خۆیانن ڕاستە مامۆستاکانی ژارمەتی دەرن بەڵامی خۆیان ئەمە نەتیجە ئەوەیە کە ئەم مناڵانە دوا ڕۆژێکی باشیان ئەبێ بۆ ئایندەی نەتەوەکەیان و بۆ خۆشیان و بۆ گەلەکەشیان